لەسەر ڕووباری سیروانم زیاتر لە 3 کیلۆمەتر خۆڵ و خاشاک سەر ڕووبارەکەی داپۆشیوە کە بەدایان چۆن خۆڵ و خاشاک مەزەندە دەکرێت. ئەمەش بەهۆی ئەوەی لە سەرەتای ئەم مانگەوە بارانێکی بەهێز ڕووی لە هەرێمی کوردستان و پارێزگای هەڵەبجەش کرد لەڕێی ئەو ڕێڕەوە ئاویانی کە دەڕژێتە نێو ڕووباری سیروان. ئەم خۆڵ و خاشاک و مادە پلاستیکیانە کۆبۆتەوە لەسەر ڕووباری سیروان کە دەبێتە هۆی پیسبوونی ژینگەوە هەروەها لە ناوچوونی ئەو زیندەوەرانەی کە لە نێو ئاوەکەدان وەکو ماسی و هەروەها باڵندانێک کە لەسەر ڕووبارەکەن. کۆبوونی بڕێکی زۆر لە پاشماوی پلاستیکی کەرەستەی جۆرا و جۆرە خۆتە نەزان ڕووباری سیروان ڕێڕەوی ڕووباری سیروان بەشێکی زۆری لە دەروی سنووری پارێزگای هەڵەبجە لێەوە پاشماوی پلاستیکی تێئەکرێت. بەڵام ئەوەی تێبینیمان کردووە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە ئەو ڕێژە زۆری بارانبارین وای کرد لە ڕێڕەوە ئاویەکان بڕێکی زۆر پلاستیک کە لەلایەن گەشتیاران و کەسانی ترەوە ئەوانەی کە ڕاستی ماوادی پلاستیکی فڕێن ناوژینگە لە زەویەکانی چواردەوەی هەمووی چۆتە ناو ئەو ڕووباری سیروان و ڕێژەکە ئێجگار زۆرە مەترسێکی گەورەی دروست کردووە لەبەرەوەی تەنانەت هیچ هەناسەدانی سەر ڕووباری سیروانش ئێستا تەنانەت هیچ ئۆکسسیژنێکی پێناگا ئەمە کە مەترسی ژینگەیی دروستەکە لەبەرەوەی زیان بە ئەو زیندەوەرە ئاویانە ئەگەیەنێکە ناو ڕووباری سیروان هەم مەترسیشە بۆ سەر باڵندەکان لەگەڵەوەیشا کۆبوونەوەی موادی پلاستیکی ئەو پاشماوە جۆرا و جۆرانە ئەبێتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشی. پێشبینیەوەکەین وردە لە ڕۆژانی داهاتوو مەترسیەکانی دەربکەوێت بێتە هۆی مردنی بە تایبەتی ئەو ماسیانەی کە لەوێ ئەژین. بۆیە ئێمە وەکو فەرمانگەی ژینگەی هەڵەبجە وەکو ڕێکاری ئیداری خۆمان هەم لە ئاستی لۆکاڵی و هەم لە ئاستی باڵا پەیامێکی بە پەلەمان ئاراستی بەڕێزان لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ئاراستی ئەوە بەڕێزانە کردو بۆ ئەوی ڕێکاری جددی و بە پەلە بگیرێتە بەر چکە پێمان وایە ئەم بابەتە چارەسەرکردنی لە توانای دام و دەستگاکان و هێزی مرۆیی لە پارێزگای هەڵەبجەدا نییە لەبەرەوە ئێمە ئەو پەیامان ئاراسته کرد لە ئاسی لۆکاڵی شای ئەمە نووسرامان ئاراستی بەڕێزان لە پارێزگای هەڵەبجە کردووە. ئێمە ئەمڕۆک و شارەوانیەکان لەگەڵ تیمی وەڵامدانەوەی خێرای پارێزگای هەڵەبجە لەگەڵ کۆمپانیای بیڤان لەگەڵ پۆلیس و دارستان هەموو تیمەکانیان هێناوە بۆی بتوانین بە چەند ڕۆژێک بەڕاستی بە ڕۆژێک پاک ناکرێتەوە. ڕووباری سیروان زۆر پیس بووە بە بۆنێم لافاوە زۆربەی پلاستیک و خۆڵ و قاشاکی شوێنەکانی کاتۆ لێرە کۆبووەتەوە و ئێمەش وەکو شارەوانەکان ساڵانە بەڕاستی پاکردنەوەمان کردووە بەس ئەم ساڵ بە بۆنەی لافاوەکەەوە ئێرەمان نەکردووە شوێنەکانی کەمان کردوی شەڵا لەمڕۆوە هاتوین مەدانیان بۆی دەستکەین بە پاکردنەوەی کاری ئەم زۆری پلاستیک و باودەبدە بۆ و دار و بەردە چی لەم ڕووبارە کۆبووەتەوە؟ لە ڕاستیا ئێمە ئەوە چەند ساڵێکە بێت داوای پاکردنەوەی ئاوەڕۆکانەکەین کە بە پاکی بێتەوە ناو ڕووبارەکان فیلتەر بکرێت. هەر تەنانەت دوێنێش لە کۆبوونەوەی ماستەرپلانی هەڵەبجە یەکێک لە داواکاریەکانمان زۆر بەمان هی مدیرەکان یا مدیر عامەکانی هەڵەبجە ئەوە بوو کە ئاوەڕۆی پارێزگای هەڵەبجە کەیێتەوە سەر ڕووباری سیروان فیلتەر بکرێت و دوای فیلتەری بێتە ناو بەحرەکەوە چکە ئەگەروانە بێ بەڕاستی بەو شێوازە ئیبینن هەموو خۆڵ و خاشاک و پلاستیک کۆبێتەوە تیاچکە فیلتەر نە بەڵێ ئەبێ هەمووی فیلتەر کرێت. ئەم ناوەش دەشتە سەردانی کێر و گەشتیاریە هۆکارەکەشی ئەوە نییە خۆی لە ڕاستی ئەوەش سەبەبێکە بەڵام سەبەبی ڕئیسی ئەوەیە کە ئاوەڕۆکانمان یان بارانەوەکانمان فیلتەر ناکرێت. تازە پلانتان هەیە فیلتەر کرێ ئاوەڕۆکان؟ بەڵێ وەکو پلان داواکاریمان پێشکەش کردووە و دەرخستەشمان کردووە تری شەڵا بۆ ساڵی 2026 یەکێک لە داواکاریە ڕسمەکانمانە بێت پاریش داوامان کردو بۆ ئەوەی بەڕاستی بجەیەکی زۆریشی تێناچێەوەی ئێمە سەنگاندنمان کردو لەوانەیە فیلتەرەکەی 2 ملیار 3 ملیاری تێبچێ یعنی پرۆژەی وامان هەیە 5 ملیارە 10 ملیارە یعنی ئەمیش هیچی کەمتر نیە لە پرۆژەکانی کە بووە پێویستەکە حکوومەت ئەو بجێ بەدابین بکات.